سپاس دەکەین دکتۆر ڕزگار بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24. بۆچی ئێران ئەو کارتە بەهێزەی کە هەیبوو ئەو کارتێک کە مەترسی بوو وڵاتانی ڕۆژاوە ئەمریکا تەواوی وڵاتانی کە کڕیاری نەوتن دروست دەکرد پاشگەز بۆتەوە لەو بڕیارە بە شێوەیەکی نیمچەیی ئەڵێ بە شێوەی پرۆتۆکۆلی نوێ ڕێگە بۆ کەشتیە بازرگانیانە ئەدەین کە نەوتەڵگرن بەم گەروەیە بڕۆن. بەڵێتان باش لە ڕوانگەی زانستی و استراتیژی وەگە سەیری ئەم شەڕ سەربازی نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێران بکەین تەنها شەڕی سەربازی نین، شەڕێکی ئابووری نێودەوڵەتی شەڕێکی جیهانیە لە ڕۆی کاریگەری اقتصادی بۆ دەڤەرەکە و گۆڕینی هاوسەنگی سەربازیە ئابووریە هێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ کۆماری ئیسلامی ئێران هەمیشە خاوەنی مێژوویکی دوور و درێژی پڕ لە خەبات و تێکۆشان بووە، خاوەنی مێژوویکی دێرینی سیاست بووە لە دەڤەرەکە و لە بیرشمان نەچێت ئەم وڵاتە وڵاتێکی موەسساتیە سیر دەکەین ئەگەر هەر وڵاتێکی تر ئەو هەموو ساڵە ئەم گەماری ئابووری بەسەردا بچەسپایە ئێستا بەخۆ ناغێشتر دەژیا. بۆ نمونە عێراق لە چەند مانگێکە ئێمە ئەو کێشانی کە لەسەر ئەو وڵاتە تێدەپەڕێ سەرێمە بە وێران دەبەر خۆش وێران بووە. چەندین سەرۆک چەندین لە دوا ساتیشان شەیدبوونی سید سەماحەتی سید خامنەئی ئەمانە بۆ هۆکارێکە ئەم وڵاتە لە مقاومەت و لە شپرزەیی خۆی چەسپاند و لەم شپرزەی کە تووشی بووە مقاومەت دەکاتن. بۆیە دیبلۆماتی بوونی کۆماری ئیسلامی ئێران لە ڕوانگەی ئابووری نێودەوڵەتی دەڤەرەکە ئەمە ئەساسی کارەکانیتی. بۆیە لە بیرشمان نەچیت گەروی هورمز کاریگەری زۆری هەیە بەسەر ئابووری دەڤەرەکە بە تایبەت لە LNG لیکوید نەتوراڵ گازی قەتەری کە بە دەڤەرەکە بۆ هەموو ناوچەکانی جیهان و بە نەوتیشە. لە بیرمان نەچێت خەلیج وڵاتانی عەربی خەلیجی 16 بۆ 7 لە نەوتی جیهانی بەرهەم دەهێن، ئەنیە دەگی بەرهەمی نەوتی جیهانیان 20 بەرهەم دێنن. ئەمانە کاریگەری خۆی دەبێت لە سەر بەڵێ. باشە دکتۆر ڕزگار، زیاترین وڵات کە زەرمەند ئەبوو لە داخستنی گەروی هورمۆز کام وڵاتە بوو کە گورزی ئابووری بەرەکەوت ئەگەر دابخرایە ببەردەوام؟ ئەگەر دابخراوە هەموو وڵاتانی ئەوروپا بە تایبەت چکە ئەوان پێویستیان پێ ئەوان زەربە لە کارگەکانی ئەوان دەدێ، بەڵام لە ڕووی اقتصادیەوە زیاتر وڵاتە عەرەبیەکان بە تایبەت سعودیا قەتەر لە کاریگەری یەکەمیش ئەگەر بژبینین ئەم گۆڕانکاریانی دوای سوودیا و گۆڕانکاری ناوچەکە کە قەتەر لیدەری گۆڕانکاریە دیموگرافی و کاریگەری کارتە سیاسیەکان بۆ بە پاڵپشتی سعودیا و کوێت و ئیماراتی تا ڕادەیەک ڕەنگە ئیمارات ئەهوانتر بێتن لە ڕوانگەی گاز و نەوتە، بەڵام زیاتر سعودی عەرەبی سیر دەکەن. ئەگەر بزانین جوگرافی سعودی عەرەبی عەمان و یەمەن لە دووری خستۆتۆ لەسەر ئاو لەم ڕوانگەی تەنیشتەوە کە ببینین دەریای سوورە حوسیەکان هەنا ڕەنگە بەو شێوازە نەبێت وەکو هورمز وەکو گەروی هورمز کە ترانزیەتی نەوت و گاز دەوێت بە ئاسانی بگاتە وڵاتانی ئاسیا بە ئاسانی وڵاتانی ئەوروپا. بڵێ باشە دکتۆر، ئەم ڕاگەیەنراوەی قەرارگەی خاتەمولئەنبیا کە ئەڵێت بە شێوەیەکی پرۆتۆکۆلی نوێ ڕێگە بۆ کەشتیانە دەین کە نەوتەڵگرن یاخود ئەوانەی کە بۆ بازرگانی بەهاتی ئەپڕن، ئەمە تا چەند مەترسیەکانی ئەو قەیرانە کەمەکاتەوە ئەگەر بەهاتایە و دای بخستاوەتە ئەم بڕیارە مەترسیەکان کەمترەکاتەوە یاخود هەر هێشتا مەترسی هەیە؟ مەترسی بەردەوامە چکە من لە زۆنێکی شەڕداینە، بەڵام ئەمە کاتێکی دیبلۆماسی لە بیرمان نەچێت. وڵاتانی ئاسیا بە تایبەت چین دۆستێکی نزیک ڕەنگە چین بە تایبەت تەنها تاقا وڵات بێتن لە پشتی کۆماری ئیسلامی ببنێت. رووسیا بینیمان چۆن بەرامبەر کاتەکانی بەرامبەر سووریا بە ئاسانی تەسمیلی ئەمریکای کردو. من لە زۆر شێوە دەڵێم رووسیا و ئەمریکا ڕەنگە دوو ڕوو یەک دراو بن. ئەگەر چی لە وازە سیاسیەکانی دنیادا دەیانبینین شەڕێکی ئەلامی گەوریان هەیە، بەڵام رووسیا زۆر بە ئاسانی دەست لە کۆماری ئیسلامی ئێران دەکرێتەوە بەجێ دێری لە ساحەکە. بەڵام سین بیر لە استراتیژەتی کاری اقتصادی سین زۆر دوورە
لیدەری داهاتووی اقتصادی دنیاش هەر سین دەبێتن بۆیە ڕەنگە ئەوانە کاتێک بێتن بۆ دۆستەکانی عێراق لە بیرمان نەچێت عێراق بتوانین بڵێن دەرگە و پەنجەرەی فراوانی کۆماری ئیسلامی ئێرانە ئەوانیش لە ڕاستە ترانزیتی جیهانمان هەیە بەڵام گەوری هورمز کارتێکی گرنگە بۆ عێراقیەکانیش ئەگەرچی ڕەنگە کارتێکی اقتصادی بێتن بە ئەو شەڕێک ئێستا کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر عەرەبەکانی خەلیج دەیکاتن و سەرکەوتوش دەبێت لە حاڵەتە بەڵام بە کارتی دیبلۆماسی خۆی بەکاری دێنێت بۆ زۆر پێویست دەزانم بەرپرسانی هەرێمی کوردستان بە زووترین کار لەگەڵ کۆماری تورکیا ئەم دەواازە اقتصادیە بکەنەوە کە شانسێکی گرنگە بە بەندەری جیهان چکە حقیقت ئەو شەڕە ڕۆژێک و دوو ڕۆژ ناخیان ئەو شەڕە درێژ دەخایەنێتن کاریگەری دەبێت لەسەر دراوی نێودەوڵەتیە کاریگەری دەبێت لەسەر ئابووری نێودەوڵەتیە بە تایبەت ترانزیەتی نەوت مەشادەکەین کەشتی نرخی کەشتی گواستنەوە گران دەبێت بیمەی کەشتێکە گران دەبێت ترانزیت و مەودای کاتی کەشتەکان گران دەبێت هورمز گەری و هورمز کاریگەریی زۆر ینی باشە دکتۆر ئەگەر ئەم مەترسیە هەر بەردەوام بێ ئەگەر ئەم شەڕە هەر بەردەوام بێ سەقفی بەرزبوونەوەی نرخی نەوت تا چەندێک پێشبینی ئەکرێکە بڕوە پێشبینی یەکەم تا نزیکی $200 بڕوات نزیکەی لە خوارەوەی $200 ڕابۆست ئەگەر بەردەوام بێت چەند مانگێکی پێویستە هەندێک دەنگۆ هەیەڵێ تا $500 ئەڕوا لەو بڕواایە هەن تا $500 وڵی $500 لە بەروەی دەربازەی ترمان هەیە لە بیرمان نەچێت ڤەنزوێلا و ئەمریکا وڵاتانی تریش رووسیا ڕەنگە منفەزی هەبێتن ئەگەر لەڕێی رووسیاش کاریگەریی گرنگی هەیە خاستان بۆ گاز و ئەوروپا زیاتر پێویستی بە گازە ئەگەر چی وڵاتانی ئاسی زیاتر ڕەنگە نەفتەکەیان پێویست بێتەوەوانی شەر بە هەمان شێوەس ئەو گازی قەتەری کە وتم پلانێکی گرنگ بوو بۆ گۆڕینی دیموگرافی سووریا ئەم ترانزیەتی گازی قەتەری کە دەیویست بە سعودیا و بێتە ئوردن و لە سووریاوە تێپەڕێ بۆ تورکیا و بەرەنگاری ئەمە زەربەیەکی گەورە بوو لە اقتصادی عێراقا عێراقیەکان بەداخەوە ناوماڵی شیعی عێراقی پەرتەوازەیەکی زۆر نەدۆستی خۆیان ناسی نە دوژمنی خۆشیان ناسی تەنها چەند قیادەیەکی گرنگ نەبێتن کە لە عێراق ئەوانش کە دۆستی کوردن و کە ئێستا لینکێکی گەوریان لەگەڵ کووردا هەیە ئەوانە ئایندی عێراق بەدەستی ئەوان بێتن عێراق بەرەو سەرکەوتوو دەڕواتن بەڵام بەداخەوە لە سونە و شیعەکانیش لە هەموو لایەنەکانی تریش عێراق بەرەو هەڵدێرێکی گەورە دەبن دکتۆر پێت وایە عێراق لەناو ئەم بڕیارە پرۆتۆکۆلیە بیگرێتەوە بتوانێت نەوتەناردە بکە ئەگەر نەیتوانی چ کاریگەریکی لەسەر عێراق بێت داخستنی گەروی هورمز گەورەترین زەربەیە بۆ اقتصادی عێراق پێویستە هەرێمی کوردستان پێویستە عێراقیەکان بەرپرسانی بەغدا لە دەرگای هەرێمی کوردستان بدەن کە چەندین ساڵە دژایەتی هەرێمی کوردستان دەکەن و ئەم ترانزیەتی گواستنەوەی نەوت بە کوردستانەوە بۆ تورکیا و دواتر بۆ ئەوروپا ئەمە باشترین کارت و فرسەتە واتە کوردستان ئالتەرناتیڤێکی گونجاوە ئێستا بۆ عێراق و بۆ تورکیاش بۆ هەردووکیان بۆ تورکیا دەبێت هەرێمی کوردستان ئەم لینکە ئەم پەیوەندیە ببەستێت بەرپرسانی هەرێمی کوردستان حەکیمن قیاداتی هەرێمی کوردستان حەکیمن بەڕاستی کاک مەسعود بارزانی وەکو سەمامی ئەمانی ئێستا کارتەکانی دەبەرەکەیە و واقعێکی حاڵیشە لە ڕوانگەی ئێرانیەکان و ئەمریکیەکان لە دەرگاکەی ئەو دەدرێتن ئینشاڵڵە تەمەەن درێژ دەبێت سەرکەوتوو دەبێتن و ئەو پێویست دەکاتن قیاداتی حەکیمی کورد لە دەواازەی تورکیا بداتن زۆر بە پرۆتۆکۆڵانە زۆر دیبلۆماسیانە ئەم کارە بکاتن و دەواازەی عێراقیشوە لەو عێراق ئەمڕۆ خاوەنی قیادیەک نییە نە سەرۆکەکانی دیارە نە هەڵبژاردننی ئەم دوایە بوو هۆکارێکی خیربوونێکی گرنگ لەسەر کاریگەری اقتصادی لەبەرەوەی دەبینی ینی عێراقێکی پڕ لە کێشە و پڕ لە ئاژاوی اقتصادی و ناوخۆیی و تەکەتولاتی فراوانی وەکوتم عێراقیەکان ئەوانی کە ئەهلی مقاوم بوون ئێستا ئەمڕۆ ئەهلی مقاولن و لەبیرمان نەچێتن ئەوانەی کە ئەهلی مقاومە بوون ئێستا نە دۆستی ئەمریکان نە دۆستی کۆماری ئیسلامیەکە کە خۆشیان لە منداڵدانی و ڕۆحی کۆماری ئیسلامی ئێرانە لەدایک بوون تەنها چەند بەرپرسێکی خاوەن مێژوو نەبێتن کە قیادی گەوران ئەوانە کە دۆستی کوردن لە ئایندە دەبینم هەر ئەوان دەبن بە دۆستی کورد بۆی زۆرورە عێراق ئەمڕۆ بەخۆی دابچێتەوە فرسەتێکی باشە لەم شەڕە ئاژاوی کە ئێستا هەیە
ترانزیتی هەرێمی کوردستان دەواازەیەکی گرنگە بۆ ئەوروپا. باش هەرێمی کوردستان چۆن نتوانێت ئەو کارە بکات، چۆن نتوانێت ئەم دەرفەتە بقۆزێتەوە؟ ئەم دەرفەتە کاری دیبلۆماسیمان هەیە، لەلایەتی هەرێم هەیە لە بەغدا قیادات هەموو ڕۆژ لە هەولێرن لە سلێمانین دەتوانن لە هەردوو دەواازەکە ئەم هەرێمی کوردستان دەبێت پێشوازی لەو کارتە بکاتن و داوا بکاتن کە ئێمە لە چوارچێوەی عێراقێکی فیدرالی یەکگرتوو پێویستیمان بەوەیە کە ئابووری زاخۆ واتە ئابووری بەسڕە، ئابووری بەسڕە واتە ئابووری هەولێر و بەغدا پێویستە لە دەرگای یەکتر بدەین بۆ دەربازبوون لەم نقمبوونەی کە ئەمڕۆ تووشی عێراق دەبێتن. هەرێمی کوردستانیش ڕاستە و خۆ دەبینین ئەگەر هەر عێراق قیادەتێکی ئابووری درستی پاچی هەبووە، هەرێمی کوردستان لە موچە و لە اقتصادی کە تووشی دەبێتن کە مافێشی دەستوری خۆەتی بێبەش نەدەبوو ئەو قەیرانانەی کە لە بەغدا هەن ڕاستە خۆ لە هەرێمی کوردستانیش توش دەبن. بۆیە دەبێت ئێمە خۆمان بەرپرسانی دیبلۆماسی و اقتصادی هەرێمی کوردستان لە دەواازەی تورکیا ئەنجە لە دەواازەی بەغدا. باشە دکتۆر ڕزگار بوونی حکوومەتی هەرێمی باشە با من لە دوا پرسیارم بازنەکە گەورەتر بکەمەوە لە ڕووی جیهانیەوە، با بازنەکە گەورەتر بکەم وەکو دوا پرسیار لە بەڕێزت بکەم. ئەگەر هاتوو گەڕووی هورموز تەنیا بە چەند کەشتیەک ڕێگەدرا بە شێوەیەکی پرۆتۆکۆلی بە ئاوەکەیدا بڕوات، بەڵام هەر کاریگەری خۆی بخاتە سەر ئەوروپا ئەو وڵاتانەی کە بەکارهێنەری ئەم نەوتن کە لەم ناوچانە ئەیکڕن، تا چەندێک لە کۆگاکانیان نەوتیان هەیە کە بتوانن بەرگەی گەمارۆکانی ئێران بگرن لەسەر گەروی هورموز بەشیانەکات؟ تا چەندێک ئەم گەروە دابخرێت ئەوان مەترسیان لەسەر نییە، لە دوای چەندێکەوە ئیتر مەترسیان بۆ دروستە بێ؟ ئەوروپا پێش داخستنی گەروی هورموز خۆی لە خۆی لە دوای داخستنی لاینەکانی گازی ڕووسی نۆتی ڕووسی کە پێویستێکی سەرەکی بووە لەو چەند ساڵێکە 4 ساڵە دوای شەڕی ئۆکرانیا 4 ساڵ و چەند ڕۆژێکە خۆیان لە قەیرانی گاز و ئێنێرگیا دەژین. ینی دەواازەی هورمز گەروی هورمز ڕاستە کاریگەری ڕاستە خۆی نەبوو، بەڵام ئەمڕۆ کاریگەری ڕاستە خۆی لەسەر هەموو جیهان هەیە. ئێدەجی احتیاتی ئەوان بۆیە سیر دەکەین دەیانەوێت ئەم قۆناغی ئێنێرگیا بگوازنەوە بۆ قۆناغی شێوازی تری تاقەی شەمسی، تاقەی هەوایی، تاقەی مائی کە پێویستیان بۆ کارگەکانی خۆیان هەیە. بەڵام لە بیرمان نەچێت جگە لەوەش بۆ دابینکردنی هێزی تاقەیە، بەڵام بۆ پێداویستەکان نەوت و لە هەموو شتێکی ماڵەکەمان نەوت دەبین دێتن، بۆ ضرورياتە ڕەنگە کاریگەری ڕاستە خۆی دەبێتن و زۆر بەزەقی لە ئەوروپا بەدەردەکەوێتن. ئەم داخستنی گەروی هورمز کاریگەری خۆی دەبێتن، ناچار دەبن لە ڕێی هەنگاریە ڕەنگە رووسیا دەواازەیەکی لینکیشتر بکاتەوە، لە ڕووی تورکیاوە، لە ڕووی ئەزەربەیجانەوە، ئەو لینکە ئەگەر بەردەوام بێتن، چونکە سەرەتای شەڕەکانە شتە دیار نییە. ئەم برینە ئابووریە هێشتا بەزەقیوە دەرنەکەوتووە، بەڵام لە چەند مانگی داهاتوو بەڕاستی شەڕەکەش بەردەوام دەبێت و شەڕەکە ڕناوەستە کاریگەری لەسەر دۆلار دەبێتن، کاریگەری لەسەر زۆر لایەنەکانی ژیانمان دەبێتن بەحقیقەت بەداخەوە. بۆیە داوا دەکەم ڕەنگە دوا پەیامیشم بێتن داوا بکەم بڵێم داوا لە هەرێمی کوردستان قیاداتی حەکیم هەرێمی کوردستان دەکەم خۆیان بگەین بە بەغدا، خۆیان بگەین بە ئەنقەرە بۆ دەرکردنەوەی ئەو دەواازە، چونکە ئەو بەدنامەی ڕێژەیە کە قەتەریەکان دایان نابوو بە خەیاڵێک جارێ ویست گۆڕانکاری بەسە سووریا بێنن و ئەم لینکە لاینەی قەتەریە بگاتە ئەوروپا هێشتا سەرەتایە نەگەیشتوشە دروست نەبووە، بۆیە عێراق شانسی هەیە. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر ڕزگار جعفەر گەڵاڵی شارەزای بواری ئابووری لە لەندەنەوە میوانی کوردستان 24 بووی. سپاس بۆ ئامادەبوونت.